1 کیلو 124 مان کرد 81 ئەمە ڕێ چەند دەربوو؟ پیڕەش لە پێڕەشی هەولێرێکەوە چەند کیلو بووی؟ 124 کیلو بوو. وەرە سەر میزانەکەی بزانانی ئێستا چەندە 124 بزان کردە چەند بڕۆ سەر میزانەکەی چەند مندارت هەیە؟ دوانم هەیە وەڵا. 2 مندارت دیاڵە 1 کیلو 124 مان کرد 81 چەند عملیات کردیا؟ 7 مانگ زیاترە. 7 مانگە دڵت خۆشە؟ لەخوا بە زیاد بێ وڵات لەمانە خۆش نەبێتەوە. دوعای خێر بۆ تۆ بکەین خواتان درێژت کە ڕەبی خوا ڕزقتدا. دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدار لە میهرەبانی وەڵای خۆشبەختە بەڕاستی. دیری ئەو هەموو عالەمەمان خۆش کردیا. وەڵای خوا دڵت خۆش کە ڕەبی. خوای گەورە ڕەبی خوا عاقبەت خێرت کە ڕەبی. هەندێک دوعای لەوانەش بکە کە پاریان دەبێ و خەسخانەم دروست کرد. ڕەبی اختیاریدا بۆ دینارێکەوە تا 1000 دینار تا چه شتێکی خوا خێریان بنووسی ڕەبی. لە دنیا و قیامەت. ئەو بەشدارم دخۆ مارە دانیشتی عالەم دوعا لۆ دەکات. وەڵای خۆشبەختە. خێریان بنووسی ڕەبی و یارمەتی هەمچە نەخۆشێکەدا. ژیانت گۆڕدرا؟ وەڵای زۆر من خۆم نەخۆشی سوکەریم هەبوو زەختم هەبوو. مایتت؟ نەماوە لەخوا بەزیادەتی عەمەلیاتم کردەوە. پێم برنجلەکانی قەدیمت چ لێ کرد؟ هەموو تەسکە و کرێنێکیش لە وەڵا. هەموو تەس کردەوە بفرە نەدایە؟ نا وەڵای یادگاریە. ڕەزیلی لەگەر کردیە؟ یادگاری وەچی بۆ سارەگە دەستچی نوێ بکڕا. وای لێکێ. لە بۆ نەورۆزی ئەو سارەکات دەستچی بکڕا. ئیشەڵڵا بەتەمای خوا دکتۆر لێن دەست چاوت خۆش بێتە من درێژ بی ڕەبی. ئەوەی قەڵەوە خۆی عەمەلیات کە بەڕاستی سوودی هەیە بەڕاستی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی